بەڵام ئەمڕۆ باسی نیعمەتێکی زۆر شاراوە ئەکەی، باسی دروستکراوێکی زۆر بچکۆلە ئەکەی، باسی شتێ ئەەکەی وەکو دەست نییە کە لێ بێبەشی پەکەکەوێ، وەکو چاو نییە، وەکو گوێ نییە، وەکو قاچ نییە. ئەمانە ئەگەر هەرێکیان پەکی کەوێ پێکەم ئەندامێکت نییە، بەڵام ئەم ئەندامە خۆی لە خۆیان ئەندام نییە، خۆی لە خۆیان نیعمەتە، ئیشی هەموو ئەندامەکانی تریشەکە و ئیسراحەت بە هەموو ئەندامەکانی تریشەیە. بگرە ئەگەر ئەم نیعمەتە نەبێ هەموو ئەندامەکان لە ئیشەکەون. ئەویش نیعمەتی نووسنە سێرە. مامۆستامان بینیوەیە باسی جوڵە و حەرەکە و وەعی ئاگاداری و بەخەبەری و ئیشکردن و کاسبی و ڕۆزی و دەست و چاو و قاچەکە کە ئەمانە هەمووی ئینسان پێی ئەچێ بەڕێوە، بەڵام کەسێکی تر دێ باسی لە ئیشکردن و شەلەلبوون و بێئاگایی و خەوتنەکە. ئەمە ئەبێ پێی نیعمەت بێ لە کاتێکا ئینسان پاڵکەوێت و چاوەکانی بنووقێنێت و ئاگای لە دنیا نەمێنێت. ئەگەر ماڵەکەی هەمووی بەبەر چایەوە بدزن ناتوانێت بڵێ کابراوە خەریکی چی، مەشغوڵی چی. جاڵێ کابرایەک دزێک هاو بۆ ماڵەکەیان پارۆ ئاڵتوونەکەی بەرێ، ئەمیش خەوتە بوو کە خەبەری بۆ کەسێری کرد ئەوە دزێ لە ماڵەکەیەت. وتی کابرا تۆ چێکی بەم شوێ لە ماڵەوە؟ وتی وەڵا قوربان من ڕاستەیی بۆ دزی هاتووم، هیچم نییە و هاتووم دزی لێ بکەم. وتی دە وەڵاهی منیش پارەیەکی باشم هەیە بۆ تۆم داناوە، بەس یەک خەوم بینی ئێستا خەوتە بووم، خەوەکە بۆ ئەژێڕمەوە، ئێتر چیم هەیە بۆ تۆ؟ وتی دە وەڵا خەوەکەم بۆ بژێڕەوە پارەکەم بەرێ منەڕێ. وتی بەسەر چاو. وتی قوربان ئێستا پێتۆ ناخۆش لە پەنای ئاوێکا بوو، خەوتە بووم، وەڵا کەوتمە نائاوەکەوە، کەوتمە نائاوەکەوە هەناسەم تۆ منیش مەلە نازانم. حاوارم لە کوڕەکەمە کرد کورە سەعید، کورە سەعید، کورە سەعید فریام بکەوە، کورە سەعید. تۆڵی ئەم خەوە چی بێ بەلای تۆوە؟ خێر بێ، باش بێ، خراپ بێ. دزەکەش ئاوەوا کردو ماوە خەوەکی بۆی تەحمیلکە وەختێکی زانی سەعید لە دواوە پشتمنی کرد. تمەز باوکی بانی سەعید دەکا لە سەعید وەرە فریانەکەوە. دە سەعید لە دواوە تێی هەڵەیان ئەی کوڕم لێ مەیە قەی ناکە ئەمە فەقیرە ڕێ لێوەی بووە. ئەی توخالیکە بێ پالێم بەعخە بڵێ من دزم یان خەوت تەویلەکەم بۆ خەڵکی بۆ پارەی خۆم لە بردو بڕۆ. جا خۆشەویستەکەم ئینسانەکەت خەوت ئەگەر ماڵەکەی بەبەر چاوە بچنەوە هیچی پێ ناکرێت، دەسەڵاتێکی نییە. ئەم نیعمەتە کەسێک نیعمەتەکە قەدری ئەزانێت کە لێی بێبەشە بێ. بۆیە خەوت لە پێناسەیە عولەمایانە فەرموون سەباتێک یاخود جمودێک یاخود کاریگەریەکی فسیۆلۆجیە بەسەر لاشەیە دێ مێشک لە ئیشەخا. مێشک لە ئیشکەوتن لە تەعبیری ئێمە یعنی شەلەل، بەڵام خەوان نییە. خەو لە کاتێکا مێشک لە ئیشەکە بە عەمەلیەتێکی فسیۆلۆجی لە ئیشەخا. هەموو ئەندامەکانی لاشە لە کارەکەون. ئینسانەکە لاشەکەی ئاوا پاڵەکەوێت، ئەخەوێت، چاوەکانی نوقێنێت. هەموو ئەندامانەی کە پێویست لە ڕۆژە هێناون ئینجا وشانێکێن. ئەگەر ئەم پشووەنە بێ کە خوای گەورە بۆ ئینسانی داناوە، وەکو ئەوەیە تۆ مەکینەیەک و مۆلیدەیە لە بەیانیەوە هەتا ئێوارە بخێتە ئیش، بەبێ ئەوەی کەوچانی پێبەی، بەبێ ئەوەی کە ئیسراحەتی پێبەی. ڕۆژی دوان سیان چوار وەختێک گەزانی ئەکەوێت.